ئەبێ بە خواردن و ئەبێ بۆ شتی کە تۆ یەکجار بۆ گەڕای کەواتە ئەو ڕێکیش لەسەرەواکە کە ئەجەنداستین و بۆکە کەسێک مثلەن ئەو ڤیوەرانەی یاخود ئەو فۆڵوینگانی کە دوای کەوتون یاخود ئەو ئەمڕۆ لە ئەم سیمپۆزیۆمەدا توانیمان یەکەم توێژینەوەی خۆمان سەبارەت بە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا ڕابگەێنین. ئەنجامی توێژینەوەکە پێک هاتووە لە هەڵسەنگاندنی بارودۆخی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو گەنجان و لە ناو خێزان. بەداخەوە بەپێی ئەنجامی توێژینەوەکە ئەم خراپ بەکارهێنانە گەشتۆتە ئاستێک کە ژمارەی جیابوونەوەی خێزانەکانی زیاتر کردووە و هەروەها گەنجانی تووشی جۆرێک لە گرفتاربوون کردووەوە لە ڕووی دەرونی و لە ڕووی سایکۆلۆژی و کاریگەری خراپی دروست کردووە لەسەر گەنجان و لەسەر هەرزەکاران و بەگشتیش لەسەر خێزان. هەروەها بەپێی ئەنجامی توێژینەوەکە بەشێکی زۆر لە گەنجان و بەشێک لە هاوڵاتیان بەوەی خراپ بەکارهێنانی سۆشیال میدیاوە بە شێوک لە شێوەکان گەمارۆ دراون و ناوچار کراون کە پارە بن بۆی کە ڤیدیۆ و ڕسم و دۆکۆمەنتەکانیان بڵاو نەکرێتەوە، زانیاریە شخصی و تایبەتەکانیان بڵاو نەکرێتەوە. و بەشێکی تر لە گەنجان بەداخەوە جۆرێک لە قومارکردن، جۆرێک لە پارە و پارە خواردنیان توش بووە لە ئەنجامی پرۆسەی ئەو گروپە گەیمانەی کە ئێستا لە ناو سۆشیال میدیاوە ئیشی بۆکرێ و مارکێتینی بۆکرێ. ئەمانە هەمووی سەرنجی ئێمە ڕاکێشاوە. ئێمە توێژینەوەکەمان کۆمەڵی ڕاستپاردەی هەیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت ناوەندە پەروەردەیەکان و هەروەها حکوومەت بەگشتی و خولی نوێی پەرلەمانی کوردستان کە بتوانرێ ئەو یاسایانەی کە کاپێکراون بۆ ڕێگریکردن لە تاوانی ئەلکترۆنی و لە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا دووبارە هەموار بکرێتەوە و بە شێوەیەکیان لێ بکرێت کە ڕێگری لەم خراپ بەکارهێنانە بکات. ئەنجامی توێژینەوەکەمان ڕاگەیاندووە و بە دڵنیاییەوە پەیوەندیەکەین ڕاستپاردەکانی توێژینەوە گەێنین بە هەموو ئەو لایەنە پەیوەندیدارەی چ لایەنی پەیوەندی وەکو حکوومەت وەکو وەزارەتی پەروەردە و ناوەندە پەروەردەیەکان و هەروەها چی لایەنە پەیوەندیدارەکانی وەکو پەرلەمانی کوردستان وەکو زانایانی ئاینی و هەر کەسێکی تر کە پەیوەندیدار بێت و هەتا توێژەران لە ناوەندە پەروەردەیەکان ئەتوان ڕۆڵی زۆر باشیان هەبێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ گەنجانە بۆی کە ڕزگاریان بکەن لە خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا. یانێ بۆ تەرکیزکردن بۆ فێربوون میمۆریەکەیان چالاکترە. چۆن تەسیری کردووە سەر بەشە فیزیۆلۆجیەکانی ئینسان کە دەرهاویشتەکانی لەسەر دەروونە نەناچمە سەر بابەتەکانی خەمۆکی چونکە مەرجێک هەبێ بۆ بەکارهێنان بە خێزانە تۆ مەرجەکە دابنیان بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گەشتی بەندە بە سنووری وشیاریەوە. ئەگەر ئێمە بە شێوەیەکی وشیارانە خوداگەمەندانە داخڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان بین و لە ڕووی تەمەنەوە گەشتبینە ئاستی تەمەنی یاسایی و زانیاریمان هەبێ لەسەر لایەنە پۆزتیڤ و نێگەتیڤەکانی پێم وایە ئەمە ینی بە زۆرە لە زۆرەکانەوەی ئەمە بڵێم زیادبوونی ئیمکانی بینینمان لەسەرەوەی چی خراپە و چی باشەوە ڕاگررتنی هاوسەنجیمان لە نێوان واقع و فەزای دیجیتاڵە ئەمە تا ڕادەیە گرنگتیمانەکە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەم زیان بن و ببنە دەرفەتێک بۆ پەیوەندی کۆمەڵایەتی زیاد. ئەوەی من بە چاوی سەر دەیبینم و ئەوەی لە کۆمنتی خەڵکا دەیبینم وەزعەکە لە دۆخێکی باشدانە ئەو شەڕە جنێ و مهاتەراتانەی کە دەیبینی یعنی بە کورتی و بە کوردی ئەوەی کە هەیە پێوتری ئیکۆنۆمی ئۆف ئەتراکشن سەرنجڕاکێشانە بە مەبەستی کۆکردنەوەی لایک و کۆمنت بۆ ئەوەی تۆ لە کۆتاییدا یا زیاتر بناسرێ یا بیتە کاندید یا بیتە شاجوان یا بیتە هەر شتێکی تر. بۆیە من هەزەکەم ئێمە لە پێگەیەکی وشیارانەوە داخلیەوە نەبووین لە ڕووی کللتوری کۆمەڵایەتیەوە بەشێکی زۆری کێشەکانی دنیای ئێمە ئەمڕۆ مۆبایل دەستیتایەتی لە پلەی یەک یا دوو. دیارە ئێمە کە باس لە سۆشیال میدیاکەین باس لە ئەمڕازێکی گرنگی میدیاکەین چونکە میدیا خۆی بۆ خۆی کارەکات لەسەر گەیاندنی پەیامەکان و سۆشیال میدیاش بۆ هۆی گەشەسەندنی تەکنەلۆژیاوە ئەم لایەنەی خێراتر و فراوانتر کردووە. بۆیە خۆی میدیا خۆی بۆ خۆی چەکێکی دووسەرە لایانی باش و لایانی خراپی هەیە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ زیاتر جەختمان خستە سەر ئەوەی کە ئەبێ ئەوە بزانین کە سۆشیال میدیا لایانی باشی هەیە و لایانی خراپیشی هەیە. ئەم باش و خراپە چییە؟ ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین سوود لە سۆشیال میدیا ببینین. یعنی واتە ئەگەر بێت و سۆشیال میدیا وەکو توڵێک ئەبینین ئەگەر بێت و بەلایەنێکی ناهۆشیاریانەوە نابەرپرسیارانەوە بەکاری بێنین ئەو کاتە لایەنێکی خراپی ئەبێ. بەڵام پێچەوانەکەشی ڕاستە ئەگەر بێت و لە ناو خێزانەکانە و لای هەرزەکارەکان بە شێوازێکی تەندروست بەکار بهێنرێ و مامەڵی لەگەڵا بکرێ بەکار بهێنرێ بۆ لایەنی
سوود و قانزانجی تاکەکان و دوجاریش بۆ کۆمەلگا ئەو کاتە لایەنە باشەکەی لایەنە ئیجابەکەی لایەنە پۆزتیڤەکەی ئەبینین بۆی ئێمە ناتوانین بڵین سوشال میدیا هەموو لایەنەکانی خراپە نەخێر لایەنی باشیشی هەیە بەڵام ئەوەش ناشارینەوە ئەگەر بێت و بەم شێوازەی ئێستا بەپی ئەو توێژینەوانی کە هەمانە بەم شێوازە زیاتر لایەنە نێگەتیڤەکانی لایەنە خراپەکانی بەکاربێنر لایەن تاک و کۆمەڵگەوە ئەو کاتە مەترسیەکی گەورەی ئەبێت بەڕاستیەکەی چونکە ئەو تا داتاکان پێمانەڵێن کە زۆربەی زۆری کێشە کۆمەڵاتەکان ئێمە ناڵین هەموو کێشە کۆمەڵایەتەکان و کێشەکانی ناوخێزان بەهۆی سوشال میدیا و میدیاوەیە نەخێر بەڵام ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کێشەکان زیاتر بکات گەورەتری بکە و دەرخستنی زیاتر بکە یاخود وای لێ بکات کە بەدەری بخات بۆیە هەدەفی ئێمە ئامانجی ئێمە لەم چالاکی ئەوەیە کە بە تایبەتی بۆ پەروەردەکاران توێژەرانی کۆمەڵات و دەرونی لە ناوەندەکانی خوێندنە کە ئەوان ئەرکێکی گەورەتریان لەسەرە چونکە ئەتوانن پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەبێت لەگەڵ خێزانەکانە و لەگەڵ خوێندکار و قوتابیەکانە ئەو کاتە ئەمان دەتوانن لە ڕێگەی خۆیان و هۆشیاری پێویست لە ڕێگەی ئەو وانانی کە پێشکەشیەکەن پێشکەش بە مناڵەکان کرێت چونکە دوجار کەسایەتی تاک لە مناڵیەوە دروستە بێت بەرژەوەندی تاک و کۆمەڵگە بێ میدیا بە هیچ شێوازێک ئەو میدیان ئێمە چەندین جار لە توێژینەوەکانمانە لە سیمینار لە هەر شتێک کە دەرفەتمانە بوو بە قسەمان کردوێ باسی ئەومان کردووە بەڕاستی میدیا ئەوە ڕێڕەوە ڕاستەکەی نییە کە لەسەرەتی بەڵکو میدیا پێویستە بۆ خزمەتی تاک و کۆمەڵگە بێ و سایکۆلۆجی